دۆخە دەمانەوەی گفتوگۆی زیاتر بکەین لەگەڵ تۆم حرب بەڕێوەبەری هاوپەیمانی ئەمریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دموکراسی لە فلۆریدا میوانی کوردستان 24 سواس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پێش هەموو شتێک خوێندنەوەتان بۆ دۆخی حەلەب چییە؟ پێش هەموو شتێ ئەو کاتەتان باش، ئەو کاتەی ئێوە و بینەرانتان باش. هەڵوێست و من و بۆچوونی من لەبارەی حەلەبەوە ئەوەیە کە ڕژێمی پێشوو لە سووریا بەیروتی بردومان کرد لە 1970 و ئەشەفی بردومان کرد لە بەیروت. ئێستا ئەم ڕژێمی کە ئێستا لە سووریایە دیسان ئەشرەفیە لە حەلەب بردومان دەکا. ئەم دوو ڕژێمە هەردووکیان یەکشتن نەگۆڕاون، بەڵام ئەم ڕژێمە کە ئێستا هەیە لەسەر بنەمای بیرۆکەی ئیسلامی تندڕەوی کار دەکا. ئەمە زۆر مەترسیدارە. جیالەوە ئەم ڕژێمەی کە ئێستا هەیە دێت قسە دەکات، گفتوگۆ دەکات لەگەڵ ئەو گروپەی لە ناوچەکەدا هەن پێکاتەکان، کریسیانەکان، عەلەویەکان، دروزەکان، کورد، یەک بە یەک دێت قسەیان لەگەڵ دەکا و دواتر ڕێکەوتنەکان پێشێل دەکا و دەچێت کۆمەڵکوژیان دەکا. ئەوەی کە ئێستا لە حەلەب ڕووەدا کۆمەڵکوژیە، ئەمە کێ ئەنجامی داوە؟ ئەم ڕژێمەی ئێستا ئەنجامی داوە. کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە کە تورکیات هەیە لەو لاوە کە ئەمریکا پاڵپشتی دەکا و هەردووکیان تورکیا و ئەمریکا پاڵپشتی ئەم ڕژێمە دەکەن. ئەو گروپانەی کە ئێستا لەسەر ئەرز هەن لەوێ لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، ئەوانە ئەمریکا بە هەماشی و پشتگیریان دەکا. ئەمانە دوو هاوپەیمان شەڕی یەکتر دەکەن، دەبینی هاوپەیمانەکانی ئەمریکان شەڕ دەکەن. بەڵام ئەوەی کە دوێنێ بینیمان ڕژێمەکەی شەرع گڵۆپی سەوزی بۆ هەڵکرا لەلایەن ئەمریکاوە، چونکە تۆم بارەک ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە ئەڵێ هەردوو گروپ هەردوو لایەن دەبێ شەڕ ڕابگرن. بۆیە پرسیارەکە ئەوەیە دوای ئەوەی کە شەڕ ڕاگیرا چی ڕووەدا؟ چی ئەبێ؟ ئەوە شەڕ ڕاگیرە. ئایا ئەمریکا چیەکە؟ هەڵوێستی ئەمریکا چییە؟ پێشەوەی کە باسی ڕاگررتنی شەڕەکە بکەین، دەمانێت بزانین هەڵوێستی ئەمریکا لەبارەی هێرشکردنە سەر گەڕەکە کوردەکانی حەلەب چییە؟ پێم وابێ داوایان لە هەردوولا کردووە کە شەڕ ڕابگرن. دوێنێ تۆم بارەک ببورن ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە، داوای لە هەردوولا کردووە، داوای لە کورد و لە شەرعیش کردووە کە چالاکیەکانیان ڕابگرن بۆ ماوەیەکی کاتی هەتا ئەوەی کە لە ڕێگەی گفتوگۆوە چارەسەرێکە دۆزنەوە. بەخشە ئەوەی کە لە حەلەب ڕوئەدا ئایا لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکە یەکە گرێتەوە؟ دێنە دەنگ لەسەر ئەم دۆخ و حاڵەتی کە دەبینین خەڵکێکی سڤیل لەکرێتە ئامانج لە گەڕاکێک کە هەمووی خەڵکی سڤیلی تێدای ئەم جەنگە ڕوئەدات. سیاسەتی ئەمریکا لەگەڵ ئەوان نییە هیچ کەسێک خەڵکی سڤیل بکوژێ، بەڵام ئەوەی کە ئەلشەرعی کات ئەو خەڵکی سڤیل ئەکوژێ، بردومانی ناوچە سڤیل نشینەکان دەکا. ئەمە وا دەکات کە ئەمریکا ئەوەی کە دوێنێ ئەمریکا بڕیاریدا داوای لە شەرع کرد، وتی ڕابگرە ئەم کردەوە تند و تیژیانەت ڕابگرە، ئەو هێرشانە لەسەر حەلەب ڕابگرە. بۆیە من پێم وایە ئەمریکا دەبێ هەنگاوی زیاتر بنێ و بە ئەلشەرع بڵێ بەڕوونی بڵێ پێش ئەوەی هەر گروپێک بکەیتە ئامانج دەبێ دەستورت هەبێ و دەبێ دەستورێک بێ کە هەمووان لەسەر پێکاتەکان هەموو پەسەندی بکەن لە سووریا، دواتر ئەتوانی بەیدان و سانیان لەگەڵ بکەی. بەڵام تۆ پێشەوەی هیچ دەستورێکە هەبێ ناتوانی هەر ناوچەیەک بتەوێت داگیری بکە یاخود هێرشی بکەیتە سەر یاخود مەرجیان بۆ دانەی بە پاساوی ئەوەی کە تۆ ئاسایش بۆ وڵاتەکەت دەگەڕێنیتەوە یاخود وڵاتەکەی خۆت سەقامگیر دەکەی. پێت وایە کە ئەمە سەرەتای شەڕێکی ناوخۆیە لە سووریا؟
هەموو ئاماژەکان باش نین بەرەو خراپیە، چونکە دەستورێک نییە ئەو دەستورەی کە هەمووان ئەیانەوێ خۆیانی تیا ببینیەوە، مافەکانی خۆیانی تیا ببینیەوە نییە. هەمووان دەیانەوێت ناوچەیەک داگیر بکەن بڵێن ئەمە ناوچەی ئێمەیە، بە تایبەتی ئەو کەسەی کە با بڵین زۆرترین عقاراتی هەیە، با من وای ناو بنێم بۆتە عەرزی عقارات لەوێ ئەحمەد شەرع زۆرترین دەسەڵاتی هەیە و تۆندڕەوە ئیسلامیە و هێزێکیشی لە بەردەستدایە کە تقریبەن کۆپی داعشە. باش بەڕێستۆم، جارێک حکوومەتی سووریا لەگەڵ دروزەکان، جارێک لەگەڵ عەلەویەکان، ئێستا لەگەڵ کوردەکان تووشی ئەو کێشانە بۆتەوە و لە هەر جارێکیشە بە تەواوی ئەو پێکاتانە کە لە سووریان دژی ئەم حکوومەتەی سووریا ڕادەوەستن. ئەمە تا چەند مەترسیە خاتە سەر حکوومەتەکەی ئەحمەد شەرع و تا چەند مەترسیە خاتە سەر تەواوی پێکاتەکان نەک تەنیا کورد و تا چەند مەترسیە بۆ سەر دموکراسی لەسەر سووریا. لە مانگی 3 ساڵی ڕابردوو کاتێک ئەلشەرع هێرشی کردە سەر عەلەویەکان لە ڕۆژاوای سووریا، پاساوی هێنایەوە، وتی ئەوانە پاشماوەکان و پاڵپشتیکاری بەشار ئەسەدن. دواتر کاتێک هات کریسیانەکانی بردومان کرد، کەنیسەکانی بردومان کرد، وتیمانە هەڵگەڕاون و دواتر کە دروزەکانی کردە ئامانج، وتی ئەم دروزانە کێشەی عەشایریان هەیە. یعنی سیرکە بۆ هێرش بۆ سەر هەر کەسێک پاساوێکی هەیە. ئیتر ئەم پاساوانە لە ئەمریکا و لە واشنگتن قبولکراو نین. ئێستا بە چ پاساوی هێرش دەکاتە سەر کورد؟ دەڵێ هێرشەکەمە سەر گروپێک کە هاوپەیمانی ئەمریکان لە 12 ساڵی ڕابردوو ئەمریکا ڕاهێمەنانیان پێدەکا، ئێستا پێیان بڵێ تیرۆریست. تۆ پێت وایە واشنگتن گوێ لەم قسەیە بگرێ؟ بە هیچ شێوەیەک ئەمریکا نایەوە ئەسڵەن ئەم قسەیە ببیستێ، چونکە وانە زۆر بێ بنەمایە ئەم پاساوەی ئەحمەد شەرعی ئەیداتە ئەمریکا. ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەم ڕێگەی کە گرتوێتە بەر، ئەو کاتە خەڵکی سووریا مافی ئەوەیان هەیە بپرسن لە دنیای ئازاد و دیموکرات لە ئەمریکا داوا بکەن کە هاوکاریان بکەن و نزیکترین کەسیش کە هاوکاریان دەکا ئیسرائیلە. ئیسرائیل زۆر حازرە بۆ هاوکاری، چونکە ئەو توندڕەوانەی کە ئێستا هەن ڕێگەیەکی هەڵەیان گرتوتە بەر. ئەحمەد شەرع خۆی ڕێگەیەکی هەڵەی گرتوتە بەر، چونکە عەقڵیەتێکی هەیە، ئەو عەقڵیەتێک کە ئەو هەیەتی وەکوتمان ئیسلامیەکی توندڕەوە کە ئەمە بۆ پێکاتەکان باشە. بەڕێستۆم، جەنابەت دەتەوێت بڵێ کە ئەم عەقڵیەتەی کە ئەحمەد شەرع هەیەتی هیچ جیاوازیەکی لەگەڵ عەقڵیەتەکەی پێشووتری ئەو حکوومەتە شۆڤێنیەی بەشار ئەسەد نییە بۆ گەل و پێکاتەکەی سووریا؟ ڕاستە، ڕژێمەکەی ئەسەد وەکوتم ئەشرەفیەی لە لوبنان بردومان کرد، خەڵکی سڤیلی کوشت. ئەم ڕۆژ ئەبینین ئەحمەد شەرع ئەشرەفیەی حەلەب بردومانەکە لە 2-3 ڕۆژی ڕابردووە و بەردەوامە. باشە، ئەم شەڕە بۆ ناوچەکانی دیکەی سووریاش پەرە ئەسێنێت؟ نەخەیر، من پێم وان نییە، چونکە هەموو وڵاتێک کێشەی خۆی هەیە. لوبنان سەرێشەی خۆی هەیە لەگەڵ حیزب الله، ئوردن کێشە و ناوخۆی هەیە لەگەڵ ئیخوان الموسلیمین، بەڵام ئیسرائیل تا ڕادەیەک پاڵپشتیەکی باشی دەکا. ناوچەکانی دیکە تورکیا بە هەمان شێوە لە دوورەوە سیر دەکا، ناتوانێت بێتە ناوەوە و ناوچە کوردیەکان داگیر بکە لە کاتێکە سوپای ئەمریکا، سەربازی ئەمریکا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریان. تورکیا ناتوانێت جوڵەیەکی وا بکە، ئەگەر وا بکە کێشە دروستە بێ. بۆیە ئەو شەڕەی کە ئێستا هەیە و ئەگەر ئەو شتێک کە لەسەر ئێران ئەو گوزەرێ و ڕژێم نەمێنێ، ئەو کاتە هەموو چاوەکان دێنە سەر سووریا بزانن چۆن ئەم ململانەی ناوخۆی سووریا چارەسەر بکەن.
باشە بەڕێستۆ من یەک پرسیارم هەیە کۆتا پرسیارمە ئەگەر بکرێ بە کورتی وەڵامم بدەیتەوە کورد دەتوانێت چی بکاتاوەکو ئەم شەڕە ڕابگرێت دەبێ لەگەڵ ئەمریکەکان قسە بکەن و بە ئەمریکەکان بڵێن بە ئیدارەی ترەمپ بڵێن بە دیاریکراوی ئێمە لەگەڵتانین لەگەڵتان بووین لە ڕۆژە سەختەکانە لە ڕۆژە خۆشەکانیشدا لەگەڵتان دەبین بۆیە بەجێمان مەهێڵن بۆ ئەحمەد شەرح کە ئیسلامیەکی تونڕەوە ئەو سووریا وێران دەکا ئێمە دەمانەوێ کار لەگەڵ ئەحمەد شەرح بکەین دوای ئەوەی کە دەستورێکمان دانا نەک ئەوەی کە دەستورمان نەبێ و ئەوی بێ بەڕێستۆم وەڵامەکەی جەنابێت دوای لێکردم کە پرسیارێکی دیکە لە بەڕێستان بکەم ئایا بۆ خۆی ئەمریکا نازانێت کە کورد دۆستی هەمیشەی ئەمریکا بووە و هاوپەیمانی ئەو بووە لە شەڕی دژی داعش پێویستە کات کورد ئەمە بە ئەمریکا بڵێت یاخود دەبێ ئەمریکا خۆی هەڵوێستی هەبێ تاکە کێشە لە ئەمریکا کە هەیە هەردوو ساڵ جارێک هەڵبژاردنێکی ناوخۆییمان هەیە خەڵکی نوێ دێن تێ ناگەن نازانن ڕۆژەڵاتی ناوەڕاست باش ناناسن بە هەزارەها ساڵ مێژووەوە ئەو خەڵکەی کە ئەچنە ناو کۆنگرێز ناو ئیدارەکانەوە تێ ئەگەن تۆ دەبێت بەردەوام پێیان بڵیتەوە بەردەوام قسەیان لەگەڵ بکەیت تۆ بەردەوام لەگەڵ ئیسرائیل قسە بکەیت چونکە ئیسرائیل کاریگەریەکی زۆر باشی هەیە لەسەر ئیدارەکانی ئەمریکا ئیدارەیەکە دوایەکەکان چونکە ئیسرائیل زۆر باش لە کێشەکە تێگا چونکە جوون کەمینەن تاکە وڵاتن لە ناوچەکە لە ڕاتی ناوەڕاستدا بەڵام هەژمونێکی زۆریان هەیە لە واشنگتن ئەبێ قسە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بکەن بۆی کە دڵنیا بنەوە لەوەی کە کەیسەکە بەردەوام زیندووە بیریان ناچێتەوە و لۆبیەکی زۆر باش بکەن لە کۆنگرس بۆی کە ئەپدەیت بێ ئێستاش کاتی ئەوەیە کە لۆبیەکی بەهێز هەبێ لە نێوان کورد عەلەویەکان کریستیانەکان و دروزەکان لە ناو سووریا چونکە ئەحمەد شەرع هەموو ئەمانەی کردوتە ئامانج بەڵێ ئێمە سپاس دەکەین سپاس بۆ شرۆڤەکانت تۆم حرب بەڕێوەبەری هاوپەیمانی ئەمریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دموکراسی لە فلۆریدا و میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوونت